بەڵێ ئازان و خۆشەویستانمان لە چاوەری دووەمی بەرنامەکەماندا باز لە کاریگەری پەروەردەی ئیسلامی دەکەین لەسەر تاک لەسەر کۆمەڵگا. دەزانین کە لە ڕابردوو لە ئێستاشدا هەر گەنجێک هەر منداڵێک بە فلتەری پەروەردەی ئیسلامیدا ڕۆشت بێت حتمما دواتر هەم بۆ خودی خۆی هەم بۆ خێزانی هەم بۆ کۆمەڵگا کاریگەریەکی زۆر باشی هەبووە. بزانین لە وڵاتی ئێمەدا و لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی دەدرێت بە پەروەردەی ئیسلامی و هەروەها ئەو دەستگا و ڕێکخراوانی کە هەن تا چەند خزمەتیان کردو بە ئەو پەروەردە جوانە ئەو بنەما جوانانەی پەروەردە کە لە هەڵقوڵای ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەن پێشکەش بە گەنجان و منداڵان و کەسانێک بکرێت کە هەم سوودی بۆ خۆی هەبێ بۆ هەم بۆ کۆمەڵگاکەی. بە درێژی باز لەم بابەتەمان دەکەین لە تەوەری دومی بەرنامەکەماندا بە میوانداری بەڕێز مامۆستا مۆفەق محەممەد مامۆستای ئاینیە. خوا بەخێر بێ مامۆستا. مامۆستاکە لەوە دەست پێ بکەین پەروەردەی ئیسلامی چ ڕۆڵێکی دەبێت بۆ تاک؟ بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سپاسان دەکەم. پەروەردەی ئیسلامی سەرەتاکەی ئەگەر تۆزێک باسی بکەین ئەویش لە بە ئیقرائەوە دەست پێ دەکاتن. ئەو پەروەردەی ئیسلامیەکەوە دابەزیوە لە شاخ بۆ نێو خەڵک و بۆ نێو شار دابەزیوە. بەڵام پێش ئەوەی بینە سەر کاریگەریەکان دەبێ ئەو ئومەتە شانازی بەوەی بکاتن کە لەو ئومەتە دەژیتن. هەر مرۆڤێک لە سەر ڕووی زەوی ئێستاکە کە لە ژیاندایە دەبێ ڕۆژانە هەزاران شکر ببا کە مرۆڤێکی ئەو سەردەمەیە. بۆچی؟ چونکە ئەو ئومەتە هەم پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وەسەلام هەم ئومەتەکە زۆر جیاوازترن لە ئومەتانی پێشتر وەکو ئەو هەموو خێر و پاداشتی کە پێی درایە. ئەو ئومەتەش کاتێک چاکترین و ئومەتانە کە خوای پەروەردگار دەفەرموێ أعوذ بالله من الشيطان الرجيم كنتم خير أمة أخرجت للناس أو جملة شرطية هذه أو جملة ولا مكيا تأمرون بالناس وتنهون عن المنكر. أو كاتا دبيت أمتك كتساكترين أمتا أو أمته وكو قشتيكي بس هذه مروفي مسلمان دەبێ زۆر چاکتر زۆر باشتر ڕۆڵی هەبێ لە ژیانی ئێستای لەو ئومەتەدا کە دەژیتن. کاریگەری پەروەردەی ئیسلامی لە ژیانی مرۆڤدا گەلێ زۆرن. مە ناتوانین لە تەوەرەیەک و لە بەرنامەیەکی ئاوالا بتوانین حەقی خۆی پێ بدەین. پەروەردەی ئیسلامی کاریگەری لەسەر کۆمەڵگا گەلێ زۆرن. تاک لەسەر مستەوای تاک کەسێک دروست دەکات کەسێک پێدەگەینی بۆ کۆمەلگا بە تایبەتی لە کۆمەلگەی مسلمانان کەوا حەست بە بەرپرسیارەتی هەموو شتەکانی دەوروبەری بکاتن. بەڵام بەداخەوە ئەو ڕووکەتە مشا کۆمەلگەی مسلمانان دەکەن و بە تایبەتیش ئێمە پێم وایە دەبێ باسی کۆمەلگەی کوردەواری بکەین. وانە مامۆستا؟ کە مادام پەروەردەی ئیسلامی بە ئیقرا دەست پێ دەکا دەتوانم بڵێم سەرەتا بەداخەوە تەماشا دەکەین کۆمەلگەی کوردەواری کەمترین خوێنەری هەیە لە کاتێکدا بە پەیامەکەی بە ئیقرا دەست پێ دەکاتن. پێگومان. بەڵێ مامۆستا. زۆر باشە مامۆستا. ئێمە ئەمانەی بزانین تاکێک کە پەروەردەیەکی ئیسلامی جوان کرابێ چ ڕەنگدانەوەیەکی ئەبێ؟ ئایا زیانی هەیە بۆ خۆی؟ ئایا دەبێتە کەسێکی زیان بەخش بۆ خێزانەکەی بۆ کۆمەڵگاکەی؟ ئایا دەست لێ ئەمینە چاوت لێ ئەمینە ئەم کەسە سوودی ئەبێ بۆ کەسانی دەوروبەری؟ پەروەردەی ئیسلامی کاتێکەوە تاک پەروەردە دەکاتن ئەو تاکە سەرەتا خێری بۆ خۆی هەیە. چونکە ئێمە قسەیەکی زۆر جوانی مەلای گەورە دێنینەوە ڕەحمەتی خوای لێبی دەفەرموێ ئەگەر من بەخۆم نەوێرم بە کەس ناوێرم. واتای چییە؟ پەروەردەی ئیسلامی سەرەتا کارەگەر لەسەر تاک وەکو خودی خۆت یعنی کار دەکاتن. ئەویش ئەگەر مرۆڤێک لە ڕێگرتن لە کارە خراپەکان و دەستگرتن بە کارە چاکەکان و ئەنجامدانی کە وەکو خۆی لە ذاتی خۆی دەکەوە دەست پێ بکاتن بە خۆی نەوێرێ چۆن دەتوانی بە خەڵکی برێ چاک بە؟ ناتوانی. خوای پەروەردگار دەفەرموویتن ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم کەواتە ئینسان سەرەتا لە ژینگەی ناخی خۆی دەست پێ دەکات
کە بخۆی چاک بوو ئەو کاتی دەتوانانی بە خەڵک بڵێ چاک بە ئەمن ئەگەر منداڵەکەم ببینم یعنی بەردەوام خەریکی مۆبایلە بەردەوام خەریکی یاری و ئەوەی لە دیار تەلەڤیزیۆن و شاشەیەک کە ئەگەر باوکو و دایکە بخۆی وابوو ئەو منداڵە چۆن تەرچی دەکات ناتوانێت تەرچیکە بە خەڵک ناتوانم بڵێم ئەو کارە چاکە بکە بخۆم نەم کردبێ بە خەڵک ناتوانم بڵێم بڕۆ بۆ نوێژی جەماعەت بخۆم نەچم بە خەڵک ناتوانم بڵێم حرام مەخۆ بخۆم حرام بخۆم بەخۆ یعنی هەر کەسێکەوە ئەگەر نەیتوانی زاڵ بێ بەسەر بستێکی لاشەی خۆی کە دڵێکی تێدایە ناتوانێت بە خەڵکیش برێت چاک بە کەواتە کاریگەری پەروەردەی ئیسلامی لە سەرەتا لە تا کە دەست پێ دەکاتن لە هەموو پێک هاتەکانی ژیانی ئەو مرۆڤە دەست پێ دەکات کە ڕۆحە عەقڵە و جەسەدە کاریگەری لەسەر هەمووی هەیە نەک تەنها ئێمە ئەگەر باسی بین باسی ڕوحەکە بکەین پەروەردە ئیمانەکە بکەین ئەی ئەگەر بین بۆ نمونە بینینەوە کاریگەری پەروەردەی ئیسلامی فراوانە بەڵام کۆمەڵێک پەرستشمان هەیە بۆ موسڵمان خوای پەروەردگار واجبی کردێوانە هەمیان باز ناکەین لە نێوانیاندا نوێژەکە کۆڵەگەی دینە وایە باشە کات و کاری نوێژ کەنێ دەست پێ دەکا نوێژ دەزانین فەریزەکانی چییە مەرجەکانی چییە کاتی خۆی هەیە دخۆلی کات نەبی نوێژەکە واجب نابێ وایە کە نوێژەکەت کرد هەر ئەوەندەیە نا زانایان دەفەرمونون نوێژ لەو کاتە دەست پێ پەرستش بەعام بە تایبەتی نوێژش لە کاتێک دەست پێ دەکاتن کە سەلام دەدەیەوە کە نوێژەکەت تەواو بوو ئەگەر نوێژ وای نەکرد مرۆڤی مسلمان یعنی بیکاتە برێن جێبەجێکردنی ئەوانەی لەو نوێژە گەورە و عەزیمەدا هەیە کەواتە یعنی کاریگەری پەروەردەی لەسەر نەبوو ئەو نوێژکردنە ئەگەر نوێژ وای لە مرۆڤ نەکرد حەق و ناحەق لێی جاکاتەوە بڵێن دادگەر و زاڵمی لێ جیاکاتەوە کەواتە چ جۆرە نوێژێکە وای لێ نەکرد لە پیشەکە و لە کارەکەی لە وەزیفەکەی لە دائیرەیەکە حرام و حەڵال لێک نەکاتەوە چاکە و خراپە لێک نەکاتەوە کەواتە نوێژەکەی ئللا مەگەر قبوڵەکەی ئایدی خوای پەروەردگار بێ مەگەر بۆ دنیا سوودێکی لێ نابینێ کەواتە کاریگەری پەروەردەی ئیسلامی لەسەر تاک یعنی هەم لە ڕۆی ڕوحی ئیمانێکە لە ڕۆی عەقڵێکەش کاتێکەوە باسی عەقڵەکەین ئینسانی مرۆڤ یعنی ئەو مرۆڤ بەخۆی دەتوانین بڵێن لە ڕووی هۆشیەوە سێ زۆرمان هەیە مامۆستایان هاندانی دایک و باو خێزان تا چەند گرنگە بۆ منداڵ بۆ گەنجێک کە زیاتر بخرێتە بەر پەروەردەیەکی ئیسلامی دەرس و دۆری هەم مزگەوت بێ هەم ئەو دەستگایانە بێت کە هەمیشە بەردەوام لە خزمەت پەروەردەدان طبیعی فاکتەری ئەساسی بۆ پەروەردە دایک و بابە باشە بەڵام وەکو باسم کرد دایک و باوک دەبێت سەرتا لە خۆی دەست پێ بکە پەروەردە ئێمە باز دەکەن دەڵێن پەروەردە و فێرکردنمان هەیە بەڵام لە ئەسڵدا فێرکردنمان نییە من نابی بڵێن فێرکردن دەبی بڵێن پەروەردەش لە چی سەرچاوە دەگرێت بە کردار وەکو باسم کرد دەبێت سەرەتا باوک زۆر ئارام بگرێت لە ژیانیدا بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خێزان و منداڵەکانی و ئەو ئافرەتەش دەبێت تەواو ئەوە بزانێ بگاتە ئەو دەرەجەیە کە ئەجرێکی یەکجار زۆری هەیە لە بەرامبەر پەروەردەکردنی منداڵەکانی کەواتە ئێمە باسمان کرد دەڵێن پەروەردەمان هەیە فێرکردنمان هەیە یانی چی بەخۆی لە پەروەردە دەڵێن فێری ماسی گرتنم بکە ماسیم بۆ مەگرە پەروەردە ئاوە یانی چی یعنی تو دەبێت ئەو منداڵە بەکردار فێرکەی فێر بوو بێ نەک بەگوتن چونکە تو تا ئێوارە بۆ نمونە مەسەڵەن پەروەردەی ئەو منداڵە دەتەوێت ئادابەکانی فێرکەی جارێک دوو سێ دەجار پێی بڵێ ئەو ئادابێکی لە خەو هەستانە بڵێن نووسنە جلوبەرێک لەبەرکردن هەر ئادابێک بی منداڵە ئەوەندەی پێی دڵێ ئەوروپەی دڵێ بیانی لە بیری دەچێتەوە نا پەروەردەکە ئەگەر داک و باب بەکردار بخۆی ئەنجامیدا ئەو منداڵە بخۆی لەبەری دەکە و فێریش دەبێتن کەواتە ئەساسی پەروەردە یعنی لەسەر شانی داک و باوک پەروەردەیەکی کرداریە پێش ئەوەی نەزەری و تیۆری بیتن
لە بەرامبەر هەر واجباتی کەوا لەسەر شاری بیتن کەواتە ئێستا ئێمە بۆمان دەردەکەوێت کاریگەری پەروەردەی ئیسلامی لەسەر تاک سەرەتا دەبێ ئەو کەسەیە بەکردار دەست پێ بکە بە نەزەری هەر باسکن خۆ پەروەردە لە دنیا کتێب گەلە زۆرن کتوبی پەروەردەی ئیسلامی گەلێ زۆرن بەڵام نەزەرین ئەگەر نەی کاتە کردار لە ژینگەی مسلماناندا نابێت کاتێک ئەو منداڵەش ئەو دایک و باوکە پەروەردەی دەکاتن کاریگەری لەسەر کۆمەلگا چۆنە کەسێکی لێ پەروەردە دەبێ ئەمە نازانم ئێرە بازاڕی لێرە ئەگەر بە نمونە وەرگرین بازاڕی دۆلار فرۆشان هەیە لە هەموو شارەکان وایە کەسێک مێزێکی شوشەی لە پێش خۆیدا نایە 15 چەند دەفتەری لە پێشە لە کۆمەلگەی مسلمان و کوردەواری ئێمە تەماشا دەکەی کەسێک پەروەردە دەکرێت ئەوەی بەرامبەری دەست بۆ دزینی نابە دەست بۆ ڕفاندنی نابە ئەگەر بین مقارنە بکەین بەراورد بکەین بە وڵاتانی ئەوروپا و جێی دیکە هەردوو ئاسمانی فەرقە چی وای کرد کاریگەری پەروەردە ئیسلامیەکە ئەو کاریگەری پێدەگوتێت دوورمەودا لەوێەوە دەزانێ ئەمانی پەروەردەی کاریگەری ئیسلامی لەسەر تاک بەو شێوەیە لە کۆمەڵگەی مسلمانان ئەی لێ بەرامبەر دایک و باوک ئەسڵەن تاک لە ئەوروپا نازانێت داک و بابی دیارە یان دیار نییە زۆربەی باشە بەڵام لێرە ئەسڵەن ئەو تاکە پەروەردە دەکرێت بۆ خزمەتی دایک و باوک باشە زۆر باشە بە مستا پەروەردەی ئیسلامی ئێمە چۆن فێرێبین یان چۆن بە تاکەکانی ئەگەێنین یان چۆن تاکانی لەسەر گەورە ئەکەین لەسەری گەشە پێ ئەەکەین بۆ پێی کە ئێمە دەبینین چەندین شوێنی جیاوازمان هەیە ئایا ئەمە مزگەوتەکانن کە ڕۆڵێکی سەرێکیان هەیە ئایا ئەوە تا ئێمە ناوەندمان ئەبێ هەبێ یانەوە تا ڕێکخراوەکان ئەبێ ڕۆڵیان هەبێ بەچی شێوازێک ئێمە پەروەردەیە بگەینینە ناو تاکانی کۆمەلگاوە زیاتر گەشەی پێ بکەین بڵێن پێی دەڵێ وەسائل وەسیلەکانی گەیاندنی پەروەردەی ئیسلامی پرەنسیپەکانی پەروەردەی ئیسلامی تایبەتمەندی و بەهاکانی پەروەردەی ئیسلامی دیارەوە زۆرن لە ماڵەوە باسمان کرد لەلایەن دایک و باوک دەست پێ دەکا خێزان دەست پێ دەکا ئەو جار ناوەندەکانی فێرکردن بەداخەوە دەتوانم بڵێم ئەوڕۆ لە کۆمەلگەی مسلمانان کۆمەلگەی کوردەواری لە کاتی خۆی لە ڕابردوو مزگەوتەکان ڕۆڵی سەرەکی بۆ ڕۆلی یەکەمیان هەبووە ئێستاش یعنی لە ژێر سایە و سێبەری ئەو دەسەڵاتی کە هەیە تۆزێک ڕێگە پێدانی هاوینان هەیە و 15 ڕۆژێک نازانم چەند مدەیەکی کەم چەند مانجێک ڕێگە دەدەن بۆی کەوا بچن بۆ مزگەوت فێرە قورئان و پەروەردە ببن ئەویش کۆمەڵێک مەرجی بۆ داناوە بۆیە واقع و ژینگە سیاسیەکەی کوردستان وای کردووە بەدیلی مزگەوت ناوەند و سنتەر و دەستگا و ئەوانە پەیدا بن ئەجینا ئەگەر مزگەوت ڕۆڵی مابووایە خەڵک بیری لە کردنەوەی ئەو شوێنانە نەدەکردەوە بۆیە دایک و باوک لەسەری پێویستە منداڵی ڕۆڵەکەی لە هەر ئاست و تەمەنێک بی منداڵ بی نەوجوان بی گەنج بی پیر بی کێشەک نییە مهم بۆ وەرگرتنی پەروەردە هەر جێگایەکەوە بە چاچی بزانێ پێویستە یعنی بینێری بەڵام بەداخەوە شتێک هەیە گرنگ ئەمن باسیکەم بۆ مەسەلەی دایک و باوک یعنی دایک و باوک بەخۆشمانەوە زۆر گرنگی بەلایەنی تەندروستی منداڵەکان و ڕۆڵەکانمان دەدەین ئەگەر لە ڕۆژێکدا 10,000 ژان بگرێ ئامادەی 150,000 لە عیادەیەک سەرف بکەی لە داو دەرمان بدەیت بەڵام کاتێکەوە ناوەندێک داوای 25,000 لێ بکە زۆر لەلاگرانە دەڵێ ئەوانە بۆ خوا ئیش ناکەن بۆ پارە ئیش دەکەن لە کاتێکە بۆ منداڵەکەی سەرفەکەن لە کاتێکەکە لە منداڵەکەی سەرف دەکەنەوە یعنی لەو شوێنە وەسائلەکانی لەلایەنە مادیەکە بەڵێ ڕۆڵیشی کەمتر نییە لەلایەنە مادیەکە بەڕاستی ڕۆڵەکەی زیاترە بە پێچەوانەوە ینی ئەمەکو باسم کرد ینی پێداویستیەکانی پەروەردەکردنی منداڵ و ڕۆڵە لە ناو خێزان ینی ئەوەی ئێستا کۆمەلگا ینی بەڕێژەیەکی وەکو ڕێژەدار بەڕێژەیەکی پێم وایە زیاتر داکو بە غەم لە چی دەخواتن لە پێداویستیەکانی ئەوەی کە ئێمە غەمی لێ دەخۆین بەداخەوە ئەمن پێم وایە ئەو پێداویستیانە ئەگەر بڵێن وشەکەم بڵێن لایەق بێ باسیکەم پێداویستی ئاژەڵداریە یعنی چێ ئەتو ئەگەر هەر خەمت خواردن بێ جلوبەرگ بێ جێگا بێ نووسن بێ خۆ خەڵک ئەو بڵێن دەوروبەرمان ئەوانەی کەوا ئاژەڵداری دەکەن خۆ ئەو شتانە هەمووی بۆ ئەو ئاژەڵەش دابین دەکرێت
ئەی مرۆڤەکان نا تو دەبێ بێ لە هەموو بوارەکانی ژیانی ئەو مرۆڤە پێداویستی بۆ دابین بکەیت نەک چاوم لە تۆزە ڕێژەیەکی پارەیەکی کەم بێ بۆ پەروەردەکردنی منداڵ و ڕۆڵەکەمان. مامۆستا لە هەرێمی کوردستانە دەبینین کە چەند دەستگای پەروەردەی زۆر باشن ڕێکخراوی باشن ئەمان تا چەند ڕۆڵێکی باشیان هەبووە لە پەروەردەکردنی منداڵان لە کۆکردنەوەی منداڵان و گەنجان و زۆر جار کەسانی بە تەمەنیش هەر بەشداری ئەم جۆرە دەرس و دەورانی ئەم دەستگایانە هەیە نمونە بهێنینەوەی دەستگای نووری حیکمە هەیە لە بەشێکی زۆر لە شار و شارەکانە میشۆ بەردەوام قوتابی باشی هەبوو لە پەروەردە جوانەکەی ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ڕۆڵێکی باشی هەیە لە نێو کۆمەلگادا بوونیان هەبێ. تەبێت ئەو ڕۆڵی ئەو دەستگا و ڕێکخراوانە ناتوانم لێرکانە بە چەند دقەیەک باسیکەین. بەڕاستی ڕۆڵێکی ڕۆڵ و کاریگەریشیان یەکجار زۆر بووە. تەبێت ئەوانەی کەوا هەستاون سەرەتا بە دامەزراندنی ئەو شوێنانە دیارە هەستکردن بووە بە خزمەتکردنی ڕۆڵەی مسلمانی کورد. بۆچی؟ چونکە بینراوە یەک شوێن نەبووە و باسم کرد لە پێشوو مثلا مزگەوت هەبوو بەڵام داخراوە بەسەر ڕووی مسلماناندا باشە کە نەبووە. تەماشا دەکەن ئەو خەڵکە منداڵەکانی ئەوجار لە هەر ئاستێکی تەمەندا بێ تەماشاکە ئەگەر ئینسان فەراغی هەبوو ئەگە بە کاری چاکە مەشغوڵ نەبێ بە چ مەشغوڵ دەبێ حتمما بە پێچەوانەکەی. بۆیە هەستکردن بە بەرپرسیارەتی بۆی کەوا شوێنێک هەبێ بۆی ئەو خەڵکە پەروەردە بکرێ چ پەروەردەیەک بە ئامانجی ئەو شوێنانە دامەزراینە دەتوانم بڵێم وەک نوێنەرایەتی هەموو دام دەستگا پەروەردەیەکانی کە هەیە یانی سنتەرە یان ڕێکخراوە بە ئامانجی ئەوەی کەوا تاکێکی چاکەکار سوود و خێری هەبێ بۆ دایک و باوک خەزم و کەس کۆمەڵگا زیاتر نییە. کە دەڵێن کۆمەلگا بە خاک و وڵاتەکەشیەوە یعنی خاکی خۆش بووە هەرچەندی ینی ژیانی لێ تەسەگ بکەنەوە نێلی ئەگەر گەنج بێ هەلیکاری نەبێ بیر لە مەسەلەی جێهێشتنی خاک و وڵات نەکاتەوە تاک بەو شێوەیە لەو شوێنانە پەروەردە دەکرێتن. ینی ڕۆڵی زۆر بووە و دایک و باوکانی ئەو کەسانێکەوە بەشدار بوون لە خودی دایک و باوکی زۆر جاران بەشدارن لەو شوێنانە. ئەوەی کە باست کرد بە تایبەتی دەستگای نووری حیکمە کە لە 2007 ئەعلان کرایە و لە ئێستادا لە زۆربەی شارۆچکەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش لق و بازنەی هەیە بەبێ بەرامبەر خۆبەخشانە بەڵکو نەک هەر خۆبەخشانە زۆر جاری وا بووە تاکو زەمانێکی زۆریش 500 ڕاتبی خۆمان بۆ خەرجیات و مەصروفاتی ئەو شوێنەدانە. مامۆستا ئێوە لە سنتەری حیکمە وەکو مامۆستایەک لەوێ بێگومان زۆر گرنگی بەلایانی پەروەردەیی ئەو خوێندکارانە ئێن بێتگەر لە لایانی فێربوونی دینیەکەوە کە قورئان خوێندن و جوان خوێندنەوەی قورئانە. ئەم ڕۆژ کۆمەڵە منهەجت هێناوە گەر بە کورتی باسێک لە منهەجەکان بکەیت چونکە کاتمان کەمە تا چنێک گرنگیتان بۆدا و منهەجی تایبەتتان هەیە بۆ خوێندکارەکانتان. دەستگای نووری حیکمە الحەمدوللا بڵێن لە ئێستادا خاوەنی پرۆگرامی پەروەردەیی و فێرکردنی هەیە کە باس دەڵێم فێرکردن لە پەروەردەی ئیسلامی یعنی ئەگەر لە سەتە لەوەی دەست پێ بکەم مەسەلەی تەجویدی فێربوونی پیتەکانە بەپێی ئاستەکان لە منداڵ و لە نوێجوان و بۆ گەورانیش باش ئەو فێرکردن مەسەلەی برێن علوم قورئان و ئەوانە لە بۆ ئاستی گەوران کە بۆ فێرکردنە مەسەلەی برێن منهەجێکی لەبەرکردن ئەوە بۆ لەبەرکردنە ئەو منهەجی تعلیمیە فێرکردن و لەبەرکردن و ئەوانە بەڵام بەشەکەی تر کە پەروەردەی پێدەگوترێ منهەجێکی سربەخۆی خۆڕستی خۆی هەیە ئەوە بەشە نازیەوەش کە فەرمانگەی ڕێکخراوانە حکومەکان زۆر دڵی پێخۆش بوو کە نووس خەشمان بۆ بردن کە بینی گوتی هیچ ڕێکخراو و دەستگایەکی پەروەردەیی شتیوالەی نییە. ئێمە بۆ ئاستی منداڵان 4 قۆناغ پرۆگرامی پەروەردەییمان هەیە بۆ نەوجەوانان کە ئەو 4 بەرگەیەکە هێناومە بۆ نەوجەوانان 12 13 14 15 ساڵی ئامادە کراوە کە هەموو تەوەرەکانی ژیانی مرۆڤ لە خۆی دەگرێت بەجەستە و ڕۆح و عەقلیشەوە. ئەتوانین پیشانی کامێراکەی بێ کامیان هی نەوجەوانە
ببوورە هەر چواری نەوجوانە هەر چواری بەڵێ قۆناغی یەکەم تەمەنی 12 ساڵیە مامۆستایان طبیعی ئەو تەمەنەیە لە کوردەواری یانیش لە پەروەردە پێی دەگوترێت یعنی منداڵی ڕابردوون گەنجی داهاتوون کۆڵەگەی پشتی هەموو کۆمەلگایەکەن بۆیش ئەگەر سیر بکەی لە هەموو وڵاتان زیاتر تەرکیز دەخرێتە سەر ئەو تەمەنە بۆ فریودان ئەو جار ئەو منەجە قۆناغی دووەمی بۆ 13 ساڵە قۆناغی سێمی بۆ 14 ساڵە قۆناغی چوارەمیشی کۆتایی بۆ 15 ساڵە لا ئێمە دوای ئەوە 16 دەبێتە گەنج ئەو منهەجێکی شامل و کاملە هەموو تەوەرەکانی ژیانی مرۆڤ لە خۆ دەگریتن لە بڵێن جگە لەوەش و مەرجەکانی پرۆگرامی لێ دێتە جێ ئەویش بۆی کەوە تەنها بابەتێکی تیۆری بەس نییە بەڵکو ڕاهێنانی تێدا سەنگاندن واجیبات کردداری تێدایە بۆ هەر ئاسێک تەبیعی ئەو پرۆگرامەش لە هەر ساڵێک بڵێن لێکدانەوەی لایەنی دەرونی ئەو تەمەنەشمان کردیە لە دانانی لایەنی دەرونی 12 ساڵ چی پێویستە 13 ساڵ چ بابەتێکی پێویستە ئەوە بیر و باوەڕ فەرموودا ژیان نامەی پێغەمبەر درودی خوای لەسەربی بە پوختی ئەو جاری یاساکانی قورئان لێرکوانەدا پەروەردەی ئیمانی ڕۆشنبیری چۆن بتوانی دایک و باوک نەوجەوانێکی هەیە لە دەستی بەدادەدادا یعنی وای لێ بکەن نەچێ بۆ ئەو شوێنانەی نەرگەلە و ڤەیپ و نازانم چی و کێشانی ئەو شوێنە خراپانە کەواڵی کۆ دەبێتەوە تا دەرەنگانی شەو کوڕەکەی بۆ دێتەوە ناشتوانێ زەختی لێ بکە ناتوانێ یعنی خۆی لێ تۆڕەکە چونکە تەمەنەکەی هەستیارە تەمەنەکەی ناسکە لەو تەمەنە دەبێ دایک و باوەک وەکو یعنی برادەرێک بژین لەگەڵی ناتوانێت و بڵێن فشاری لە بۆ ببەی مەسەلەی پەروەردە ئەگەر لە بەنداڵیدا پەروەردە نەکردبی لەو تەمەنە بۆی ئێمە ینی ئەو هەستکردن بە بەرپرسیارەتی بۆ کۆمەلگاکەمان هەستاوین بۆ کارە زۆر سپاس دەکەین بەڕێز مامۆستا موفق محەممەد مامۆستا باخوازی خۆ بەخێر مامۆستاگیان زۆر سپاس دەکەین لەگەڵمانە